خاڵشتیان تەمەنی لە 18 ساڵ کەمتر نەبێت. ئامادەکاریەکان بۆ کۆنگرەی پێنجی کۆمەڵی دادگەری بەردەوامە. لەو میانەیەشدا لە مەڵبەندی شارەزوری کۆمەڵی دادگەری و بە ئامادەبوونی ژمارەیەکی بەرچاو لە ئەندامان کۆبوونەوەی گشتی بە سەرکەوتووی ئەنجامدرا. بەناوی خی گەورە میهرەبان بە خێراتنی کەناڵی ئاسمانی پێیان بکەین، سوپاسان دەکەین بۆ ڕووماڵکردنی ڕووداوەکانی قۆناغی کۆبوونەوە گشتیەکان کە قۆناغی یەکەمە لە هەنگاونانمان بەرەم کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان. ئێمە وەکو لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری کوردستان لە ڕۆژی دەست بەکاربوونمانەوە لە 16 چاری 2025 ئامادەکاریەکانمان دەست پێ کردووە. بەرنامەی کار، پلان، میکانیزمی کارکردن، پێداویستە لۆجستیەکان، پێداویستی هونەریەکان، هەموو ئەوانەی کە پێویست بووە و هەماهەنگی پێویستیمان لەگەڵ مەڵبەندەکان و ئۆرگانەکان کردووە. کۆمەڵی دادگەری کە توانیوەتی لە کاتی خۆیان لە دوای 4 ساڵێک لە کات و ساتی خۆیان کۆنگرەی خۆی ئەنجام بدا کە ئەمە بەڕاستی مایەی شانازیە بۆ کۆمەڵی دادگەری کە توانیوەتی لەو کاتی خۆیان کۆنگرە ئەنجام بدات. و ئومێدیشمانە ئینشاڵڵا خۆی کۆنگرە بۆ کرێ تۆ لە 4 ساڵی ڕابردوو کە ڕۆیشتووە کۆمەڵێک بەرنامە و بەرنامە هەبوو کە پەیڕەو کراوە لە دوای ئەو 4 ساڵ تەمەن پێی بووە حیزب پێویستە کە بە خۆ خودداچوونەوە بکە هەم بۆ ئەندامان و هەم بۆ کار و چالاکیانی کە کردوێتی کە ئایا و کارانەی کە بە سبلانە سلبی و جابیەکانە بەراورد بکاو کە بتوانێت ئینشاڵڵا بۆ 4 ساڵی داهات و بەرنمەیەک دابڕژێت کە مایەی شانازی بێ و بۆ زیاتر بەرەو پێش بردو و بەرەو پێشوونی هەم حیزب و هەم ئەندامان و لایەنگرانی حیزبەکە. هاوکات کۆبوونەوەی گشتی بۆ هەڵبژاردننی ئەندامانی کۆنگرە لە قەزای 3 سادە بەڕێوەچوو ئەندامانی کۆنگرە هەڵبژێردران. هەر لە کۆبوونەوەکەدا ڕاپرسی لەسەر کاری حیزب و ڕاوستنیجی ئەندامان بۆ داهاتووی کۆمەڵ کرا. ئێمە وەکو کۆمەڵی دادگەری وەکو مەڵبەندی شارەزوری کۆمەڵی دادگەری زۆر دڵخۆشین بەوەی کە کۆمەڵی دادگەری بەبێ ئەوەی بیر لە هەموو هیچ کێشەیەک بکاتەوە بەردەوام لە کات و ساتی خۆیان کۆنگرەی ئەنجام ماوە لەگەڵ ئەوەی کە بارودۆخێکی زۆر سەخت بەسەر کۆمەڵی دادگەریە هات. سوپاس بۆ خی گەورە ئێمە توانیمان بڕیار لەسەرەوە بین توانین لە کات و کاتی خۆیان کۆنگرەکە ئەنجام بین. زۆر ئومێدمان بە کۆمەڵی دادگەری هەیە تەمەنا ئەکەین کە لە داهاتووە یعنی بەرەو پێشچوونێکی زۆر باشتر بەخۆیەوە ببینێت. بەر لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە چەند مانگی کۆمەڵی دادگەری کۆنگرەی یاسایی خۆی دەبەستێت و لە ژێر سەرکردایەتێکی نوێ ئامادەکاری بۆ هەڵبژاردنە دەکات. ئەندامانش ئومێدەوارن کۆنگرەی حیزبەکان بەرەو پێش بەرێت. سوێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام 3 سادق.